شاعر عاصي أفرمي حسرة بو دين إسلام قدر تحسيني نما منهياتي شرع قرآن حيف برجيني نما چی بسر هاتێ بفکرن ئەیگەلی ئیسلامەکان ئاسمانی عزەتی دین ماهو پەروینی نەما دەرک و ئیدراکمان نەماوە ڕۆژەکانمان هەر شەوە کارەبای جادەی نەجاتمان ڕون و بەنزینی نەما سەد ئەسەف بۆ قەومی ئیسلام وای لە خۆی کرد حەسرەتە هەیبەت و سامی نەماوە باز و شاهێنی نەما چونکە پشتی کردە دین و جوولەکە پشتی شکاند شێرەکانی سەفشکێنی دوژمنی دینی نەما خۆ بەخۆ لێک بوونە دوژمن هەر خەریکی یەکترن دڵتەوەلا بوو بەجارێ فکری ئایینی نەما شاسوار بوو قەومی ئیسلام بوونە پیادە بالعموم شاکە خۆی مادبوو یەقینە سوار و فەرزینی نەما کەس غەمی دینی نەماوە کەوتنە دنیای دوون دڵ لە ژێر پەردەی قەساوەت چاوی دووربینی نەما ئەو دڵەی پڕ نوور و سەفوەت معنەویاتی هەبوو و ئەویش کەوتۆتە شیوەن غەیری ناڵینی نەما چارە و ئیسلاحی ئێمە وا لە دەست تۆیە خودە دڵ نەخۆش و بێقەرارە سەبر و تەسکینی ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستاکرێکار زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی